بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین بۆچی نرخی سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە. کە دەڵێن نرخی سوتەمەنی هەموو بابەتەکانی سوتەمەنی دەگرێتەوە، بە نمونەی بەنزین و نەوت و گاز. خۆشەویستان، معلومە ئێمە بەرە وەرزی زستانە ڕۆین. وەرزی زستان بۆ هەرێمی کوردستان وەرزێکی جیاوازە. توانین بڵێن ئەگەر لە هاویندا بۆ نمونە سوتەمەنی تا ئەندازەیەک دەست نەکەوێت بۆ کۆمەڵک کەرەستەی پێویست لە ماڵدا، بەڵام بۆ زستان زەرورە. یعنی سۆبایەک بە نەوت ئیشەکان، نەوتیش ئێستا بەرمیلێک بە 160 بۆ 170 هزار دینارە. ئەمە زۆر بارقورسیەکی، یعنی ئەمە زۆر ینی بەڕاستی نرخێکی زۆر گەورە و قورسە بەسەر شانی هاوڵاتیانەوە، تەحمل ناکرێ. ئەمجا بەنزین ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانایە، پێش هەڵبژاردن جۆرێک بوو، دوای هەڵبژاردن جۆرێکی ترە، احتیمالی زۆر لەوە زیاتری هەیە. ڕۆژانە بەرپرسان دێنە سەر شاشەکانی خۆیان، شاشەکانی دەسەڵات، بەڵێن ێوادە نرخ کەم بکرێتەوە، بەڵام ئەبینین بۆ نمونە لە پارێزگای کەرکووک لە ناوچەیەک بە نمونەی ناحیەی قەرەهەنجیر لەگەڵ چەمچەماڵە تەنها 10 دقە دوورە، لەوێت بەنزین بە 450 دینارە، بەڵام لە هەرێمی کوردستان بە 1000 دینار و بەرەوسەرەوە. گاز، لیترێک گاز 650 دینارە. ئەم نرخانە بۆ ئێمە لە وڵاتێک داین، وڵاتی عێراقا، بەشێکی ئەم عێراقا هەرێمی کوردستانە، بۆ دەبێ هەرێمی کوردستان سوتەمەنی بە گران بفرۆشێ. دیقەتی شتێکی تر بدەن، هەموو سەری فەرعێک لە هەولێر و سلێمانی بۆ بە بەنزینخانە. یعنی ئێمە ئەگەر بزنس نەبێ هیچی تر نییە، هەموو سەری فەرعێک، هەموو سەری کۆڵانێک، هەموو سەری جادەیەک ئەبینی بەنزیخانەیەکی تازەی تیا ئەکرێتەوە. بەینەما لە کاتێکە لە عێراق، لە پارێزگاکانی عێراق بەنزیخانەی حکومی هەیە، بەنزیخانەی ئەهلی نییە. خۆشەویستانم، ئەگەر هەش بێ زۆر دەگمەنە. ئەم نەریتە تازە براوەتە کەرکووک وەکو یەکەم پارێزگا، لەوە بترازێ هەموو بەنزیخانەی حکومیە 4 سیارە 5 سیارە زیاتری لێ نەوەستاوە. بەڵام لێرە ئەبینین بەنزیخانە ئەهلیەکان بەڕاستی لە مارکێتەکان زیاترن. ئێستا بەنزیخانەی ئەهلی ئیسفادەیەکی زۆر باش لە منەکە ناڕوا بەنزیخانەیەک بە ملیۆنە 2 ملیۆن دلار دابنە و بەنزین بفرۆشێ بەو نرخەی کە خۆی ئەیەوێ ڕۆژانە دەستکاری ئەکرێ. ئەم ڕۆی داتە 800 بەیانی داتە 900 دوو بەیانی دا بە 1000. کەس نازانێت چێتە حەکوم بمەوەکە غەیری ئەوەی کۆمەڵێک خەڵکی بزنسمان و سەرمایەدار و پارەدار خەریکی ئەمن. من نازانم ئێستا پەیوەندی وەرگرم یان کۆمنت بخوێنمە یان راپۆرتێکمان حازرە. خۆشەویستان، راپۆرتێک حازرە لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆ، با پێکەوە بینەری و راپۆرتە بین و دەینە وڵاتان. لە ناو بازار یەڵەبجا سوتەمەنی دەفرۆشێت. باسی نرخی سوتەمەنیەکان و قەیرانەکانم بۆ دەکات. سەلاح مەحموود دەڵێت غاز نرخی وەک خۆی ماوەتەوە، بەڵام زۆر بەکەمی دەست دەکەوێت. لەبارەی نەوتیشەوە دەڵێت نرخی 180 هزارە و لە بازاردا نەماوە. غازەکە کەمە، یا گران نەبوو. غاز هەر باشنیوە پێشی باشنی بوو، نزیکی 2 مانگە بێ 3 مانگە بێ حکومەت کردی بە 7 لە معاملەکانە. ئێمەش بەرمی کردمان 8 زاد نامەسەری. بەئستا وەکو 8 کەمە، وەکو من بیستم تەنگەرێت بۆ 4 ڕۆژ 5 ڕۆژ بۆ موسمی هەڵەبجە نزیکی 200 هزار 300 هزار ماڵی تایە. ماخولێ تۆ 1000 بتڵبێری بۆ 100 هزار ماڵ بەش چێکە، بەشی 4 ڕۆژی ناک. نەوتی سپی جاران هەمە بە 130 هزار 135 مانگیان دە ماڵە، ئەو نزیکی 2 مانگە حیث سوتەمەی لە سومی هەڵەبجانی بیفرۆشی وەکو نەوت وشت. بەرمی نەوت پرسیارم کردووە لێ حەلەیە جوملەکەی 180 170 بێکری تەنگەرەکەی. ئەو غاز فرۆشە بە کۆڵانەکاندا دەگەڕێت. دەڵێت پێشووتێ رەفتەی زیاتر لە 500 بتڵی غازی فرۆشتووە، بەڵام ئێستا ئەوی ژەفتانە لە کارگەی پڕکردنی غاز کەمتر لە 200 بتڵی بۆ پڕ دەکەن. لە حەفتەیەکە 4 جار مرغە ترم بیە، بەڵام 4 جارەکە چییە؟ ئەم 4 جارە 120 بتڵ مەدەنێ بۆ نانەوە و بۆ ماڵان و بۆ هەمووشێت لە حەفتەیەکە. تقریبا من حەفتەیە 600 بتڵ مصرفە کرد. ئیتر هاتکۆ بۆ 120 بتڵ لە حەفتەیەکە ساحە معاملەکە 500 حتا بە 600 بتڵ مصرف کردووە. ئێستا هاتووەتەوە بۆ چەند؟ بۆ 120 بتڵ. هاوڵاتیان لەدەست قەیرانە دروستکراوەکانی حکوومەت تەواو ناخ و دەرونیان پڕ بووە. نیگەرانن لەوەی خەڵک باجی هەموو قەیرانەکان دەدات. ئەم دوو حیزبی دەسەڵاتە
خۆیان نوێ و دار و دەستەی خۆیان نوێ نانوێت کەس بچی ئەیانەوێ هەر ڕۆژە و میلەت بە شتێک و مەشغوڵەکەن من نەوتم کردی بە 135 دوو بەرمیلم کردی بەرمیلی وە 125 ئێستا دوو بەرمیلی بۆ 200 یعنی ڕۆژ لە ڕۆژ بێت شت گرانەوێ ڕۆژ لە ڕۆژ بێژ یانی ئەم خەڵکە بەرەو خراپیە ڕوا خۆزگە لە حکوومەتی بەعسە خوازم من هەست کەسم لە کیمیایەتیا چووکە خۆزگەم و کاتەکەی سەدا مەسین ماڵ هەیە ناسم سوێن بەخوا غازەکەی نەماوە خەڵک لە ڕای خۆت دراوسی غازیاوەتی پارە پێ نەبوو غازەکە بگۆڕێ ئێستا بڕوانێش لەگە برادێک ماڕۆشین بۆ دەواژینە بۆ تڵمانە ناو بۆ مەعمەلەکە تیانە وەڵام مەگەر بۆست بێ ئەمڕۆ غاز نییە لە وەرزی زستان نزیک دەبینەوە حکوومەت نەیتوانیوە لە هەرێم قەیرانی سوتەمەنی چارەسەر بکات نرخی بەنزین ڕۆژانە بەرزتر دەبێتەوە هەرچەندە وەزیری سامانە سروشتەکان ڕایگەیاند ڕۆژانە بەنزین لە بەغداوە دێت و قەیرانەکە چارەسەر دەکەن بەڵام هاوڵاتیان دەڵێن بەڵێنەکەی وەزیر نەک دۆخەکەی چارەسەر نەکرد بەڵکو قەیرانەکانی قوڵتر کردەوە سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە ئەو راپۆرتی کە بینیمان لە هەڵەبجەوە ئامادەکرا بوو بەڕێزان پێشەوەی بچمە نێو بەرنامەکەەوە پیرۆزبایی لە خانەوادەی مامۆستا بەدەل بەرواری یەکەم سوپاس بۆخوا ئازاد کراوە لە ژێر دەستی ئەوانەی کە دەستگیریان کردبوو لە ژێر دەستی ئەو دەسەڵاتی کە دەستگیریان کردبوو سوپاس بۆخوا کە ئازاد کراوە بەشێک لە هاوڵاتیان ئاماژیان بۆ کردووە و خەڵک پێی وایە بە ناحەق ئەم پیاوە لە زیندان بوو ئێستا سوپاس بۆ خوازات کراوە پیرۆزبایان لێکەین لە ساغ و سەلامەت بێ کەفارەتی بێ ئینشاءالله خۆشەویستان ئەچمە لای پەیوەندیەکان کاکە شاسوار لە کفری وەرەگرم السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته کاک شاسوار باشی برای جان سپاس دەکەم لە خزمەتتین برای خۆمەیە قەیان و هەراوەسەوە ئاینەوێرن بۆ خەڵکی کارەبایی و بیئایی و بێخزمەتی و بێقەیرانی و زانکۆتە خەڕ جەگەڵ تەعینا بێ و کەسوکان ساڵکراوان لە سەماوەیە جنازگان تایسە نەهاتەوە کەسوکان ساڵکراوان سزا دەدێنانی حکومەت عێراق وەلانی پارتی وەلانی کێتی وە یعنی هەموو حزبەکان وەلانی هەموو پەرلەمانتار و لایانی هەموو قەومێک بۆ ئەم ساڵکرا و شەهید گێزی لە ناگیرێ ئەحترامی لە ناگیرێ قەدری نییە ئەحترامی نییە لە سانەوەی خاوەش لە ساڵکراوان دەڵێن خۆزەما مەزان حوسێن ئەمە جێ عیبە نییە بۆ حکومەتە حکومەتی چی برێ شەقاوە بێدە پاڵەوە خەڵکە کوژن خەڵکەکە بە پاک خەڵکە بە تۆرۆریست خەڵکەکان بە ئەکەن بە هەموو چشتیە خۆیان هەموو چشتەکەن منێ هاوڕێگن بۆ خۆیان ئێمە شەهیدماندانە تەنەو خاکەدا پەشیمانین زۆر پەشیمانین زۆر مەڵعەسە بۆ کورد دوێ پارە کورد یعنی پارە کورد دوێ پارە کورد دوێ پارە وەزی کارەبەر دەگەڕێکێشێتەوە بەڵێ بۆ دەست دەکەش وەزی کشەی وەرفال کێمانێدانا خۆیان بیاخلاقیان نەما نیکەن بەڵێ بیاخلاقی نەما دیعبەری نەما کردیان خاکیان فرۆش خۆیان فرۆشت برۆ جنازەکان دێرنەوە دوو بە خیرەت و شەرەفیان جنازە لە سەباوە بڕە بکێرێتەوە دوو بە خەبێتیان دوو بە کەرامەتیان وابی چاوەگەم دەستە خۆش بێ کاک شاسوار سپاس بۆ پەیوەندێکت ئەچمە لای کاک ئاسۆ لە سلێمانیەوە کاک حاجی گیان سڵاوی خوای گەورە لە جەنابت و تەواوی کارمەندانی کرا سڵاوی خوا لە جەنابەت کاک ئاسۆ سەلامەت بی براکەم یا خوا لەگەڵ جەنابت و هەموو بەیانە وڵا کاکە جان ببوورە ئەو بەپەلێ هات بۆ سەر تەوەری بەرنامەکەت نازان بەخوات باسی گرانبوونی نرخی سوتەمەنیەکەین هۆکاری بەرزبوونەوەی الحەمدلا و داماوەش ئازاد کراوە شەڵاوات ئاسپاس بۆ خوا ئەرە وەڵا الحەمدولله الحەمدولله شەڵاوایان تریش بە دوایە بێ بەڵام خوا پێ چێ کاک حاجی خوای گەورە ڕەحم بۆ بە ناحەقن پیانە چێت ئەگەر حەق بۆیان ناگیران بە چکە بە ناحەقن ئەوێ پیانە چێ بەخوا زیاتریشان پێ داماوە ئەم نرخی بەرزبوونەوە سوتەمەنیە کاک حاجیجان ئەمان بۆ خۆیان دانیشتوونە دوو فایز دانیشتۆ کاک حاجی بەڵێ لە دۆمینەمان بینیان وەڕستکێنەوەانە و حاجەکانی خزمەتم بۆ جەنابەت مامە اختیارەکان ڕێزم هەیە بۆیان لە پەنا دیوارەوە زامانی دوو فایزن بۆ خۆیان دانیشتوونە کاکە جان ئەگەر بە گەنجەڕی گەنجیان هەیە بە تەماڵی هەیەە بە مناڵە کۆتایی نایە دوو فایزن وەڵی برا جارێکەوەی باتەوە جارێکەوەی باتەوە کێشیان نییە تۆنتۆنیە خۆبردنەوە کەش
تەنازلێ بۆ یەکێکەکە کاکە دەم دەرە هەر شەریکشن هیچ دەرەکاتی ینی تۆ سەیری کە ئافرین میلەتێک خۆزگە بە سەدان بخوازێت بەو کەسەی کە خمای گرێتتر بارە جاتێمانە وای بیتە یعنی هەر با کاکە بەڵام بەخوا سوودی نییە کاک حاجیان هیچ سوودێکی نیە لەگەڵمانەیە قانون لای ئەمانە لاستیکێکە چۆن سەدام سێنوتی ئەمانیش ئەو هایە ئەمان ئەو لاستیکە بەکەی توانە خان نەبێت چۆنیان پێ لاستیکە چۆن چەندێکە ڕاکردی ئەو قانونەوە نەڕاکێشتێت ئێوەرە تۆ چێکی لەگەڵمانەیە هیچ شتێکت پێ ناگرێت فەرموو بەڵزین وەرە ئەی هاوار غاز نەوت سێ چوار ساڵە غاز نەوتم نەگرتووە لە سەڤەری ئەو لا 5-6 ساڵە وەریان نەگرتووە یعنی وڵاتەکەت بەسەر نەوت و غاز و گازە چۆر بێتەوە نەشبێبی بۆ میلەتەکەی خۆت دەبێت وەڵڵی موچەکەی بەیتێ ساڵی یەک بەرمی نەوتی دێ سوێن بەخوای گەورە ئەو خەڵکە خۆزگە بە سەدان ناخوازێت وەرە کاکە بۆ تۆڵی ئەڵێ 50 ساڵ لە پێش بەخاوە بەکام بەوەی کە تۆ بنزین لای تۆ بە 1000 لایەوە بە 450 بۆ لە پێشوێنگا حاجی یعنی دامایی ئەم خەڵکەی ئێمە دێشتەوە چیەکە کاک حاجی سەیری کرد دەنگدانەکە کابراڵێ من بڕوان بەخوانیە ئەم میلەتە داماوی ئێمە دەنگی پێێتە ئێوە تۆ ئاڵگری لە ئاڵای شێڵ گرتووە لە کاکە دای دەڵات ئێڵێ وڵا کاکە جا من دەنگ بۆ ئادەم شەو کە گعداکەنەوە خۆشترە بخوانەتی ئێوەڵا خۆشمان قابیلمانەمانە وایە خۆمان کا حەزی خۆمان داماوین کابرا حەیانە دەڵێ کاکە پارەی دنیای خواردۆ کا حەزی دۆستەی لەم بە پارەی خەڵک چەرخ و فەلەقی دروست کردووە خەڵکە پێ دەنگیشی پێێتەوە ئەڵێ لێشی ناکەم ئێوەڵا کاکە قابیلمانە ئێوەڵا کاکە جات دوای ئەو سرێ ئەو داشەیە هەر کامێکیان بێ خواشاییدا ئەو دوو حزبە ئیسلامی لێ دەچێت هەر کەسێتریان بێتە سەر حکوم قەسەم بەخوای گەورە داوەڵا لێگەڕێت ئەم دوو بنەماڵەیە بە لا ئیلاهە ئیللا باشتر بەخێومانەکەن باشتر بەڕێومانەوە بن مرد بن و مردی خوا بن ئەگەر هەر بەس دەن بە ئیلمانی دەن زەماوەری کوردستان لێگەڕێن لە ماڵی جەنابی مامزەلات و جەنابی ماڵی کاک مەسعود هەڵیان بژێرن قەسەم بەخوا هەر کەس تر بێنن وەڵڵا بۆمان پڕ نابێ هەتا هەموو وڵاتە کاودە ئیتر داماوی لەوە بۆ لەوە بۆ شۆ بچین کاکە وەرن لیان گەڕێت وا بخۆیان بەڕێومانەوە بن دنیان پێ بدەن و با فازینەکەمان بۆ بێنەوە کە هەر بدەنگ بە ئیلمانی دێنکا حات بۆ دەنگیان پێ نەدەین کاکە وەرە لەم سولە دەنگ بە یەکێتی نو سولە با بخوان دەنگ بە پاریدن بەس بانزینەکە بکەنەوە 500 دارونەوت دەنەوە خەڵکە و خزمەتگوزاری بۆ خەڵکە بکەن کاکە باشە داماویە خەڵکە وەڵام 2 ملیۆن وا لە پرۆژەکەیەتی سەیرەکەم دانیشتی وەڵا کاکە گیان لەگەڵی شەکان مناقەشاکەن کورە بخوام باشتر هێتم داما تۆ لە من پارەم دایە ئەمان پارەمان لە نیوێتەوەتم وڵا ڕاستەکەیتە بۆ خۆت ئەرە ئێمە دەرناوی کا حاجی لەگەڵەمانە ینی پارەشی لایەتی دەنگشی پێدا بە قورئان جێن بەخوا یعنی بە کەیفی خۆی وەرە کابرا عەرەبی نازانێ بیبرێت بکەیت بە ئەماندار لە بەقا بەڵێ وازەحە کاک ئاسوودجان دەست خۆش بێ سپاس بۆ تێبینەکانت سپاس بۆ پەیوەندەکەت براکەم دەست و چاو خۆش بێ خۆشەویستان لەو برابە ڕێزانەی کە کۆمنتیان بۆ تەوەری ئەڵقەیم جاران مسیوە کاک محەممەد جەمال ئەڵێ لەبەر ئەوەی خەڵک ئەم دەسەڵاتە بە شایستە دەزانێت کە ئەم دۆخەنە هەموارەی خوڵقاندووە شان و عەلی ئەڵێ با ڕۆژی هەڵبژاردن سزای ئەم دەسەڵاتەمان بدایە ئێستا گلەیمان نەکردایە شیروان سادق ئەڵێ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی هەمووی بۆ بەرژەوەندی بەرپرسە بازرگانەکانی خۆمانە و فەقیر باجەکەیەدا پشتیوان فەتاح ئەڵێ لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم چاوەڕێی حکوومەتی بەغدایە خۆی خاوەنی سوتەمەنی نییە سیامەند باقی ئەڵێ هەتا ئەخلاقی سیاسی ئەم دوو حیزبی بنەماڵە نزمتر بێتەوە نرخی سوتەمەنی بەرزە بێتەوە سەربەسەڵاح ئەڵێ لێرە یاسایەک هەیە سزا بۆ هەموو کەس پاداشت بۆ چەند نابەرپرسێک ئەحمەد محەممەد ئەڵێ خەتای خەڵک خۆیەتی ئەگەر بە یەکجاری هەمووی خۆپیشاندان بکات و بڕژێنە سەر شەقام حاڵمان بەم ڕۆژە نەدەگەیشت سامان بەرزنجی ئەڵێ لەبەر ئەوەی نازانین دەنگ بدەین بۆیە ئەمە حاڵمانە ئەرکان ساڵح ئەڵێ لەبەرەوەی حکوومەتمان نییە سارا کامیل ئەڵێ بێدەنگی خەڵک ئەم دۆخەی دروست کردووە سەردار قەرەداغیش ئەڵێ لەبەر ئەوەی خەڵک مستەحەقە ئاوای بەسەر بێت محەممەد ئیبراهیم نووسیوێتی بەرزبوونەوەی نرخی نەوت یان هەر کاڵایەکی تر لە بەرژەوەندی کۆمپانیەکانی سەر بەدەسەڵاتە کە دروستیان کردووە بۆ ڕوتانەوەی میلەت سۆران عوسمان ئەڵێ بازرگانەکان بە ئارەزووی خۆیان نرخ دیاری دەکەن و حکوومەت بێدەنگە و هاوڵاتی داما و باجەکەیەدات چیانووری نووسیوەتی بەرپرس بازرگانی بێویژدان ئەم کوردستانیان تووشی ئەم هەموو نەهامەتیە کردووە بەرپرسی بازرگانی بێویژدان هەڵۆ هەولێری ئەڵێ هیچ کێشە نییە چونکە شایانی لەوە خراپترین بەسەرمان بێت سروعەلی ئەڵێ لەبەر ئەوەی خەڵک یەکێتی و پارتی هەڵەبژێرێت
ئەمەش ئەنجامەکەیەتی پێیان محەممەد دەڵێ لەبەر ئەوەی بەرپرسی گەندەڵ هەرگیز تێر ناخوات سەلا محەممەدیش نووسیوێتی لەبەرەوەی ئەم کوردستانە بێخاوەنە و بەرپرسێکی دڵسۆزی نییە هەڵکەوت کەریمی ژەڵێ بێدەنگی خەڵک ئەم دۆخەی دروست کردووە سەر بە سەلا هەڵێ لەم کوردستانە بەوە ڕاهاتوین دەوڵەمەندتر بێت و فەقیرتر بێت. زۆر باشە خۆشەویستان تەمان باسم کرد لە سەرەتای بەرنامەکەوە کۆمەڵێک خەڵکی بازرگان کۆمەڵێک خەڵک ئەتوانین بڵێن خەڵکی چاوچنۆک دەست ئەبەن بۆ گیرفانی هاوڵاتیان بەبێوەی خۆیان ئاگایان لێبێ بە نمونەی بەرزکردنەوەی نرخی سوتەمەنی یان نرخی کارەبا یان هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک یان کرێی تابلۆی دوکان یان هەموو ئەم پارانەی کە لە خەڵک وەرەگیرێ هیچ بنەمایەکی یاسایی نییە چونکە ئێمە تا ئێستا خاوەنی دەستورین لە هەرێمی کوردستانە ئێمە تا ئێستا خاوەنی قەرار و بڕیاری دەستوری و قانونی خۆمان نین هەر کەسە و بە ئارەزووی خۆی زۆنێک بە ئارەزووی خۆی دەسەڵات ئەسەپێنێ بەسەر ئەو زۆنەی کەتیایەتی هەروەها بۆ زۆنەکەی تریش بە هەمان شێوە بۆیە بێ هاوڵاتیان تەنها لە ڕێگەی متمانەدان بە کەسی شیاو بۆ شوێنی شیاو بتوانن ئەم نەریتە خراپە لە نێو کۆمەڵگە نەهێڵن و بتوانن خۆیان ئاسوودە بکەن لە داهاتووە گلەییان نەبێت لە دەسەڵات و لە حکوومەت و لە تەواوی ئەو بارودۆخە نەخوازراوی کە تێیدا ئەژین خەڵکێک داوای خۆپیشاندانەکە بە مافی سەرەتایی خۆیانی ئەزانن دێنە سەر شەقامەکان بۆ نمونە مامەسای وانە بێژمان هەیە لە ئێستادا و مامەسا بەڕێزانە داوای مافی خۆیانەکەن ئەمجا کە دێنە سەر شەقام بەشێک لە دەسەڵات بە جێرە شێوێن و تێکدەر و بە دەستی دەرەکی و بە دەستی ناوە و ئەمانە ناوزەندیەکەن ئەمەش خۆی بۆ خۆی جێگەی پرسیارە من بۆی بەڕاستی هەڵوێستەیەکی جدی لەسەر ئەم بابەتی نرخی سوتەمەنی بکەم پێم باشە قسەیەک لەگەڵ لایەنێکی بەرپرس بکەین نەک بەرپرس لە بابەتی چۆنێتی فرۆشتنی بەڵکو لەوەی کە هۆکاری بەرزبوونەوەی ئەم نرخە بۆچی ئەگەڕێتەوە پێم خۆشە هەر لە نێو بەرنامەکەوە پەیوەندی بە ئەندامێکی پەرلەمانەوە بکەم ئەگەر وەڵام مامداتەوە تەمان ئەو ئەندام پەرلەمانە ڕەنگە هەندێک زانیاری هەبێت لە هۆکاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی باشتر وایە لەگەڵ کاک عومەر گوڵپی مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری کۆمەڵی دادگەریە لە پەرلەمانی کوردستان چەند ڕۆژێکە قسەی لەسەر ئەم بابەتە کردووە با بزانم مامۆستا عومەر سەلام عەلەیکوم السلام ورحمة الله چۆنی مامۆستا عومەر باشی چۆنی مامۆستا محمەدگیانەوە باشن سپاس دەکەم بێوەی بی من لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسە لەگەڵ بەڕێز تاکەم مامۆستا عومەر ئەگەر کاتت نییە پێم بڵێ یان ئاساییە لە خزمەتتەم سپاس دەکەم مەمنونی جەنابتم مامۆستا عومەر جەنابەت پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لە ئێستادا خەڵکێکی زۆر گلەیی هەیە لە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی با لەوە گەڕێین خەڵک تا چه حدێک دەنگی داوە بە دەسەڵات و ئێستا گلەیی هەیە ئەویان بۆ خۆی پرسێکی ترە ینی بابەتێکی ترە بەڵام لە ئێستادا و خەڵکی کە گلەیی هەیە کاڵێن نرخی سوتەمەنی بەرز بووەتەوە هۆکاری نازانن چییە ئەگەر ئەو بەشەی کە نایزانەیە جەنابەت وەڵامت لایە بووی عەزێت نەبێ وەڵاممان بەرەوە بەڵێ بەنای خۆی بەخشندەی مەرەوان سڵاو لە بەڕێست و لە بینەرانی بەڕێزیش مامۆستا مەحموود زۆر سپاس هۆکاری گرانی بەرهەمەکانی نەوت بە شێوەیەکی گشتی چ بەنزین گاز و نەوتی سپی ماڵان ئەوەیە کە حکوومەت هیچ دەعمێک لە بابەتی سوتەمەنیان ناکا دامی هاوڵاتی ناکا واتە لێگەڕاوە بۆ بازاڕی ئازاد طبعا لەناو بازاری ئازادی شایسە باسیەکە مەگەر لە 100% بازارێکی ئازاد بواە ئەو کێشە گەورەی ئێستا دروست نییە بوو بۆیە کاتێک حکوومەت پشتگیری میلەتەکەی ناکا لە بواری سوتەمەنیە ئەو ئیتر نرخەکان ئەکەونە دەست بازار و هەر ڕۆژە و یەکێکیان گرانە بێ ڕاستە هێندێ هۆکار هەیە پەیوەندیدارە بە بەرزبوونەوەی نرخە گیانیەکەوە بەڵام هێندێ هۆکاری کەش هەیە حکوومەت دەتوانێت سنووریان بۆ دانێ وەکو بابەتی باج و کومرگ و هێندێ ئاسانکاری تر دەتوانێت بیکات یاخود تەنانەت کۆمپانیایی کێبڕکێکاریش دروستکە پاشان ئەگەر بازارەکە ئازاد بێ ئەوە بە دڵنیاییەوە زۆربەی کات بازاری ئازاد کە لە 100% لەژێر کۆنتڕۆلی حکوومەتا بێ و بە یاساکان کارکا و کۆمپانیەکان لە 100% یاساکان پەیڕەوی لێ بکەن و کۆمپانیەکان ملکەج بن بۆ چاودێری حکوومەت و لێپرسینەوەیان
بە دڵنیاییەوە لەم ئەم دۆخەی ئێستاش هێشتا دروست نابێ بەڵام بۆچی ئەم دۆخە دروست بووە لەبەرەوەی بازاڕەکە بە تەواوەتی ئازاد نییە و کۆمپانیاکان کە کارەکەن زۆرینەیان کۆمپانیای هەردوو حیزبی دەسەڵاتن و بابەتی هاوردەکردن و گواستنەوە و فرۆشتنی بەرهەمەکانی سوتەمەنیان بە شێوەیەکی گەورە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو قۆرخ کردووە مەگەر لە هێندە ئاستی بچووکە وەکو گواستنەوەی ناوخۆیە وەکو هێندە دابشکردنی شارەکان و ئەگەرنا بە شێوەیەکی گشتی ئەو کۆمپانیانەی نزیکن لە هەردوو حیزبی دەسەڵاتەوە لە سەتانەوەتی هاوردەکردنی سوتەمەنی لە دەستی ئەوانە ئەم کۆمپانیانەش حکوومەت دەسەڵاتی بەسەریانە ناشکێ کە لێیان بپرسێتەوە سنووریان بۆ دانێت چاودێریان بکە لە هەموو ڕوویەکەوە بەتابەت لە ڕووی نرخەوە بۆیە ئێستا گەشتوینەتەم قۆناغخرا ئێستا جەنابتان لە پەرلەمانی کوردستانن لە نێو پەرلەمانی کوردستان چەند فراکسیۆنێک هەیە فراکسیۆنی پارتی یەکێتی نەوەی نوێ ئەوە گۆڕان ئەوە کۆمەڵی دادگەری ئەوە یەکگرتووی ئیسلامی پەرلەمانتارەکانی پارتی و یەکێتی هیچ قسەیان لەسەر ئەمە کردووە یعنی هەتا ئێستا دەنگیان بەرز کردوێتەوە بڵێن بۆچی نرخی سوتەمەنی ئاوا بەرزیان ئەوە یعنی هەر لایانی معارەزەن کە ئێوەن بۆ نمونە داواکەن ئەم نرخەدا بەزێنرێ یاخود کەم بکرێتەوە تخوا ئەوەمان بۆ ڕوون کەرەوە زێر نەبێ خۆی لە ڕاستیا پەرلەمانتار نوێنەری هەموو هاوڵاتیەکە ئەوەی دەنگی داوە و ئەوەی نەیداوە ئەوەی چۆ بۆ هەڵبژاردن و ئەوەی نەچووە ئەوەی چۆ سووتاندوێتی دەنگەکەی یاخود نەخێر ئەوەی دەنگی بە منی کۆمەڵ داوەیان ئەوەی دەنگی بە من نەداوە بۆیە مەفروض وایە بەپێ ئەو سوێندەی خواردومانە لە پەرلەمان وەک یەک لە پێناو بەرژەوەندی گشتیا ئیشکەین بەڵام بەداخەوە ئێمە ئەمە نابینین لە پەرلەمانە یەکێک لە ئەرکە گەورەکانی پەرلەمانتار بێژگە یاسادانان چاودێری کارەکانی حکوومەتە لە زۆربەی حاڵەتەکانە ئەرکی چاودێری حکوومەت تەنها فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنەیکەن کە پێگاتون لە کۆمەڵ یەکگرتوو نەوەی نوێ لەگەڵ بەشێک لە گۆڕان لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاری سەربەخۆ بۆیە ئەم ژمارەیەش ژمارەمان لە 23یاندان پەرلەمان تێپەڕ ناکە کە ئەمە نابێتەوە هۆیەوەی کە با بڵێن چاودێری جددی کارەکانی حکوومەتی پێ بکەی بۆیە زۆربەی کادێوە بینن هاوڵاتیە بینێ کاتێک ئەو یاداشت و نووسرا و با بڵێن پرۆژانەی پێشکەشەکرێن لە بواری چاودێری حکوومەتە زۆرینە واژۆی 14 تا 20 تا 23یاندان پەرلەمانی لەسەر بەداخەوە فراکسیۆنەکانی دەسەڵات لە زۆرینەی بابەتەکانە پشگیری لە دەسەڵاتەکەن لە حکوومەتەکەن لەگەڵمانە هەم خۆیان دەستپێشخەری ناکەن یعنی ئەمە حەزمانە کرد ئەوان دەستپێشخەریکەن بۆ ئێمەش واژۆی خۆمان بخێنە تەنیشتیان و پشگیریان بین لە چاودێریکردنی کاری حکوومەت و لە پرسینەوەیە و هەم ئەوان دەستپێشخەری ناکەن و هەم پشگیری ئێمەش ناکەن لە زۆرینەی حاڵەتەکانە یعنی ئەوان بۆ ڕازین توا یەک دەخمان ساومەر ئەوان بۆ ڕازین ئێسام نرخاوە بەرزە خۆی ئەگەر ڕازی نەبنەبێ یعنی جوڵەیە بکەنەوێ کارێ یعنی جوڵە ناکەن یعنی کە بێدەنگن پەرلەمانتار نوێنەری خەڵکە ئەڵێ السکوت علامەت الرضا یعنی ئەوان ئێستا بێدەنگن ڕازین بۆ وەزعەکە هەر پەرلەمانتارێک کە لە پەرلەمانی کوردستانە لە هەر فراکسیۆنێک مەفروض وایە چاودێری حکوومەتکە لەو بارودۆخەی کاتێ بەرژەوەندی هاوڵاتی پێشێ لەکرێ باشە ماسا عومەر پێشێ لەکرێت لە بابەتێکی لەم جۆرە ئێستا بۆ نمونە ئێمە دوێنێک یاداشتێکمان پێشکەش بە دەستەی سەرۆکاتی کردووە بۆی هەم کۆبنەوەکانی پەرلەمان دەست پێ بکاتەوە هەم بابەتی بەرزبوونەوەی نرخەکانی سوتەمەنی گفتوگۆ بکەین بە ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکان 14دان پەرلەمان لەگەڵمان هەواژوی کردووە باشە ماسا عومەر ئێوە بۆ نایەنە سەر شەقام وەکو ئەو خەڵکە بۆ مزاهرە ناکەن بۆ مزاهرە ناکەن بۆ ئەم بابەتی سوتەمەنی ینی باسی شتی تر ناکەم ئێستا دایان قەیرانی ترمان هەیە بۆ 10-15 پەرلەمانتارە و 7 پەرلەمانتاری کە جەنابەت باسیەکەی بۆ نمونە گرتبوونەوەیە گیان سوزانم شتێک مانگرتنێک شتێک لەو بابەتە بۆ ڕناگەێنن لەبەر ئەم سوتەمەنیە خۆی ماوەسا مەحموود دوو وەزیفەی جیاوازە پەرلەمانتار کاتێک کە وەک پەرلەمانتار کارەکە بێ لە هۆڵی پەرلەمانە ئیشکا لە لیژنەکانە ئیشکا بۆ ڕێکارە پەرلەمانیەکان بگرێتە بەر ئەمەیان بەڕاستی وەزیفەی پەرلەمانتاری ڕاستە ئەی ئەسڵوانیە ئێوە شەقامیش بجۆڵێنن لەگەڵ خۆتانە ئەسڵوانیە ئەوە بابەتێکی سیاسیە بەڵام کاتێک
هەر خۆپشاندانێک گردبوونەوەی ناڕزاییە بێ بەڵە پەرلەمانتارەکرێ لەگەڵیانە بوەستێت لەگەڵیانە بێ بەدەمیانەوە وچەی گوێیان لێ بگرێت کێشەکانیان بە دوواداچوون بۆ کێشەکانیان بکە بۆ نمونە ئێستا مامۆسایانی وانە بێش نزیکەی دە ڕۆژێکە ناڕازین هەتونەتە سەر شەقام بایکۆتیان کردووە گردبوونەوە ئەنجامەدەن من نزیکەی 4-5 ڕۆژی بە بەردەوامی لەگەڵیان بوو چ لە سلێمانی چ لە هەڵەبجەی شەهید لە ڕاستیە کاتێک بۆ کاری خۆپشاندان و ڕێخستنی خۆپشاندان وەک ئەرکی پەرلەمانتار نییە ئەکرێ وەکو ئەرکی حیزبە سیاسیەکان بێ حیزبە سیاسیە ئۆپۆسیۆنەکان کە پێویستیان بە جوڵاندنی شەقام و خۆپشاندان و گردبوونەوە هەیە دەستبەرم بۆ ئەوە هاوڵاتیانیش بەڕاستیە بێ پشتگیر و پشتیوان بن خۆی کێشەکە لێرە ئەوە پرسیارێکی تر ئازێر نەبێ ببوورە کاتی شتم گرت و ئەوانە بەڵام ئەمڕۆ نووسینێکی جەنابتم بینی باس لەوە کردووە داهاتی حکوومەتی هەرێم لە خەرجەکانی زۆر زیاترە ئەوە چۆنە ئەو بابەتە چۆن شیکاریت بۆ ئەوە کردووە من بە دوواداچوونم بۆ داهاتەکانی حکوومەت کردووە خەرجەکانیشی ئەنجاما بۆم دەرکەوتووە لە ئێستەیە بە 200 ملیارەکەی بەغداوە داهاتی هەرێمی کوردستان 200 ملیار دیناری مانگانەی زیاترە لە خەرجەکانی خەرجە جێگیرەکانی حکوومەت بریتە لە نزیکە 850 ملیار دینار بۆ موچە و نزیکەی 100 ملیار دینار بۆ خزمەتگوزاریە جۆرا و جۆرەکان ئەو 950 ملیار دینار پاشان پرۆژەکان و بەگەرخستنەوەی پرۆژەکان ئەو بە پێی پارەیە مەسەلەن 2-3 ساڵی ڕابردوو پرۆژەکان ڕاگیرابوون زۆرینیان حکومەتەوەی پارەم نییە بەرحاڵەوەی خەرجی جێگیری هەمیشەیە موچەیە لەگەڵ خزمەتگوزاریەکان ئەمە 950 ملیاری پێویستە بەڵام هەرێمی کوردستان لە ڕێگەی نەوتەوە نزیکەی 600 ملیار دیناری ماگانی دەسەکەوێت چونکە ئێستا نەوتی هەرێمی کوردستان لە نزیکەی 70 دلار فرۆشتێ لە ڕێگەی گومرگەوە نزیکەی 150 ملیاری ماگانەی دەسەکەوێت لە ڕێگەی باجەوە نزیکەی 90 ملیار لە ڕێگەی ڕسوماتەوە وەرگرتنی کرێ خزمەتگوزاریەکان نزیکەی 100 ملیار بە هەموویەوە 1 تریلیۆن و 240 ملیار دینار داهاتی هەیە لە کاتێکە هەرێمی کوردستان خەرجەکانی 950 ملیار دیناری ماگانەیە واتە ئەگەر هەرێمی کوردستان موچەوەکو خۆی بدا و هەموو ئەو یاسایانە پەیوەندیدارن بە مافوو ئیمتیازاتی هاوڵاتیەوە بە تایبەت موچە خۆرانەوە جێبەجێیان کە هێشتا پارەی زیاتری هەیە و پرۆژەکانی دەتوانێت بەگەڕ بخاتەوە ئێستا ئێوە چیەکەن بۆ خەڵکە ئێمە لە ئەرک وەزیفەکەمان بەردەوامە بین کە چاودێری حکوومەتە بە دوواداچوونە و ڕوونکردنەوەی ڕاستیەکانە بۆ هاوڵاتی و هەرچەندیش بۆمان بکرێت لە ڕاگررتنی حکوومەت لەم بارودۆخە خراپەی بەردەوامە بین بەڵام لە ڕاستیە ڕاگررتنی ڕاستەقینە ئەوەی کە هاوڵاتی ئەوێت وەرگرتنەوەی متمانەیە ئەمەیان پێویستی بە ڕێژەی پێویستە لە پەرلەمانەوە کە ئێمە لە ئێستایان نیمانە چونکە ئەوەیان ژمارە ڕۆڵە بینێتیایە مەسەلەن فراکسیۆنی کۆمەڵ 7 ئەندامە نەوەی نوێ 4 یەگرتو 5 و بەشێک لە گۆڕان 6 دووسێ ئەندام پەرلەمانی سەربەخۆش یعنی بەم ژمارەی ئێستەی دەنگی ناڕازی و پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانەوە ناتوانین بگەینە ئەو ژمارەی کە متمانە لە حکومەت وەرگێتەوە یاخود لە وەزیر وەربگرێتەوە کە هەر ئەم گلەیەشە هاوڵاتی ئەیکا بەڕاستی لە بارودۆخی هەرێمی کوردستان لە شە ساڵ سیحەتیشت لە باش ناچێ والله کەمێک سەرمان بوو تۆزە عیلاج خۆی ڕەنگە باشتر بێ وەنیە انشاءالله خۆشفا بە ماوە سامەر سپاس بۆ جەنابەت کرد لەگەڵمان دەست خۆش بێ سپاس خوان لەگەڵ بەڵێ بەڕێزان ئەمە کۆمەڵک ڕوونکردنەوە بوو سەبارەت بەم تەوەرەی ئەڵقەی ئەم جارە ئەچمە لای پەیوەندیەکانی ئێوە لە شارە زورەوە کوێم لەگەڵ بوو لە سەید سادقەوە کاک ئەمین وەرەگرم السلام عليكم كاك محمود عليك السلام ورحمة الله وبركاته كاك أمين كاك محمود من الخنا والجناب تاعنا دعوان للسلام والسودان العراق وزينه في العراق قبل الرأي خواي برمينه توبو بني كاك والله برمينه انا بدي فوازات اما كاك والله الاسترال بين قسم بخونه جناح بله يعني معقول السيسا خلق بفايزه خميس وفايدي بحاوي خير وبريده شيء امانه هذا مبوه يعني براسي اما حكم رانيه شاوري نو لبغاوة شاوري فاكسين لبغاوة شاوري طالع لبغاوة شاوري باعي لبغاوة شاوري نادم والله حكم راني هذا مشتانية والله يقول بمني شكله بقرآن يعني حج علمي جديانية يعني أمانة بس بالقراني بس أم خلقوه لهم قلت سنة أنا حيش تجنين يعني براسي جرمي خلبن يعني براسي حكم راني أجروا بظلم وزور وبدرو والله حمو من هذا بويش بريو هذا يعني براسي أم خلق جسد بيدنا على في أم ظلم وزوريا معقول تولى وظيفة النود به
خەمی مناڵەکان ڕق نەبێتەوە ئەم دیکانە ئەمە حکومڕانیە دەست خۆش بێ یاخوا کاگەمین زۆر سپاس سپاس بۆ تۆش خوا لەگەڵ بێ یاخوا خوافیزە بێ کاک کەڵوەز وەرەگرم لە سلێمانیەوە کاک کەڵوەز بڵێ باشی کاک کەڵوەز گیان سپاس باقوربانی وەڵای من وەکو شۆفێرێکی تەکسی قسە و لەگەڵەکەم لە خزمەتام گیانەکەم فەرموو وەڵای کاکە گیان بەشکم داوا لە حکومەتی هەرێمەگەن بەشکم ئەم بەڵزنیمان بۆداویە وەڵای ژیانەوە نەخۆیز بووە ماخۆ لە بای 10,000 تێگەی 10,000 پێ ناگیتەوە بەڵزینە وایە یعنی وەکو ئەو خواردنەوەی لێ هاتووە بە قورعان سوێنێ لەسەرم نییە 3 ڕۆژە لە تاو بەنزینگرانی ئیشم بۆ ناکێت تااقەتی ئیشی دەکتیم نەما ئەو ئیشان لە بەچاو کەوتووە حەقی خۆتە براجان حەقی خۆتە لەکوێ بەنزین بەو گرانیە بەشکم لە ڕێبەر نامەگەی تۆ بەشکم دوعاەکمان بۆ بکەی بەشکم نەجاتمان بێ لەم بێ بەنزینگرانیە وەڵی دوعاکە زانیە بێ بڵێن چی کاکە لۆزە بێ زانی دوعاکە چۆن بێ ئەبێ دوعاکە بڵێن خوایە گیان نەجاتمان دەی لە دەستی ئەم دەسەڵاتە وەڵی گزا بەخوا مامەجان دەسەڵات هەتا دوعای لێتی ملی ئەسووترە بێ بەڵێ وەڵا خوای گەورە تا دوعای لێکی ملی ئەسووترە ماقون نییە کاکە کابرا بۆ دانیست بۆ بژەی ماڵ و حاڵی خۆی دایکی هەتیوە دوچێ کوڕە مەسوول لێ بیکوژێ ڕاستەکەی ئەوە تا لەم وڵاتەیە مەسوول پایەبەزە فەقیر و فوقەرا زەرژێرەوە بۆ خۆی چاوی دەرەوە چیە گەڕا بیکە خوا گەورەی ئیشەڵاوان نامێنێت دەستەکان نەخۆش بە کاکەڵۆژیان سپاس بۆ توش شتیوان بەخوا جا ئەوە لە هەمووی گرنگترە ئینشاءڵڵا دەستەکان نەخۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەی جەنابێت خواگەدارت بێ خوا کاک عەلی لە ئاکرێ وەرەگرم کاک عەلی داخرایەوە بەداخەوە لە خزمەتی کاک عەلیین ئەگەر پەیوەندی بکاتەوە لە خزمەتی ئابینەکەی ئەگەر بۆی وەرگیرە بەڕێزان ئەمە دۆخەکەیەکە ئەیبینن بەڕاستی ئەوەی سەبەبکارە لەم دۆخە باوەڕکەن یعنی دوایی ئەو پارەی خێری ئەم سوتەمەنیە داتەوە بە داودەرمان بۆ خۆی و ماڵ و مناڵی بابی لەو خەڵکە بکاتەوە بی لە جیرفانی و خەڵکە بکاتەوە ئیترەوە نە جیرفانی خەڵک نەبڕن ئیتر بەسە ئەم دزی و جەردەیە ئیتر بەسە تێر نەبوون ینی وای لێ هاتووە ئێستا کارێکیان کردووە بەڕاستی هیچ تام و لەزەتێک لەم هەرێمی کوردستانە نەماوە کاک عەباس لە بەردەڕەشەوە فەرموو سەلام عەلەیکوم کاک عەباس چۆنی کاک عەباس باشی سوپاس لەسەر چی سوتەمەنی فەرموو بەخوای ما کرێکاری لە منتەقەی بەردەڕەشی ڕۆژانە دەچنیام هەولێرەها بەڵێ لەبەر سوتەمەنی یعنی چەند شەکەی دەکەین پارەمان دیار نییە وایە هەمووی دەدەنەوە بە کرێ ڕێگەکە خەڵکەکە بە ئامەستی ئەو کێشە هەڵکە تۆ دەستەکانت خۆش بێ کاک عەباس گیان ئینشاءڵڵا خوای گەورە بۆتان ئاسان کات سپاس بۆ پەیوەندێکت هەر سەلامەت بی کاک ئەیوب لە چەمچەماڵە وەرەگرم کاک ئەیوب السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمود السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك أيوب جان خزمتها شلوني بارزم باشي خوا سلامتك الحمد لله من باشم يو باش بن والله كاك من زور داوي لي أبوردنا كم خلق بوتي قلي لحكومتك بله حكومة خوي أو زور نابي حبتين نابي على الرجال نكراوة بله خلق لما رو داني اشتبو نيتو أني بسيه نەئێبم دەسەڵاتە بڵێ ئێستا داوا لە پەرلەمانتارەکانە کاڵێ بوونیان خۆ پیشاندان بکەن پەرلەمانتار خۆ پیشاندانکە با خەڵک بچوایە دەنگی بدایە و نەیەشی بەم دەسەڵاتە بووتایە خەڵک ئێستا بۆچی گلەی لە دەسەڵاتەکە خەڵک با گلەی لە خۆی بکە لە ماڵەوە دانیشت بوو ئێستا ئەڵێ بەنزین گرانە کورە بەنزین یاخوا لیتری ببێ بە 2000 وەڵایی ئەم دەسەڵاتە لیترێ بەنزین بکە بە 2000 یەش ئاخی خۆیەتی 2000 ئارە وەڵا کاک محمود بەخوا بە 2000 کەمە
وڵی هەقە نە ئاو بدەن بە خەڵک نە کارەبا بدەن بە خەڵک نە بەنزینی بەنێ ئاچی بدەن لە زیادە لە پیاوەتی خۆیانە ماڵ هێناوا بێ یعنی ئەو خەڵکە تەنها شتێک کە بووی ئەکرا بیلمانە تەنها شتێک بووی ئەکرا بیگۆڕێ لە ڕێگەی دەنگدانەوە بوو ئەوەشی نەکردووە ئێستا گلەییشەکە بەڕێکە بۆچی گلەیەکە بەڵێ ئەداقی گلەیمان نییە کاکە ئەڵێم دوو لە ڕووی جەنابە ئەڵێ مریشک خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس نایکە ئێمە خۆمان کردومانە بەسەر خۆمانە گلەی بۆ لە دەسەڵاتکەین کاکە دەسەڵات ئەگەر دوو لە ڕووی جەنابێ بەڕاست و بە درۆوتیان هەڵبژاردنە خەڵک بایکۆتەکە بایکۆتەخوا با بخوا دەردی بێ لیترێ بەنزین بە 2000 با بێ بە 2000 ببێ بە 3000 قابیلمانە شانمان ئەوە هەڵەگرێ ئێمە پێویستمان بە دەسەڵاتێکی وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت ئەڵێ دڵی کاربەدەستەکان لەبین پەنجەی خوای پەروەردگارایە ئەگەر میلەت کاربەدەستی میلەت باش بێ خوای گەورەش کاربەدەستی باشی بۆ نێرێ ئێمە عیبەکە لە خۆمانایە وای ڕاستە زۆر ڕاستە دەسەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاگە یوبجان هەر بژیت ئەچمە لای کاک جەمال لە سیامێەوە کاک جەمال ئەم کاتە باش هەموو کاتێ باش سڵاو و ڕێزمانێ برام بۆ سپاس بۆ تۆ بە ڕێزی کاک جەمال گیان فەرموو وڵات برام لەسەر تەوەرەکەتان گرانی بەنزین و سوتەمەنی و قەیرانی دارایی و هەموو کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لەسەرەوە قسەکەن دەستان خۆش بێ یاخوا سپاس دەکەین برام حەقی خۆیەتی بەنزین گران بێ حەقی خۆیەتی نەوت گران بێ حەقی خۆیەتی ئات گران بێ حەقی خۆیەتی هەموو شتەکان گران بن چونکە ئێمە دەشەو لەمە پێش بۆمان دەرکەوت ئەم میلەتە ڕازین بەو زەومەی ئەو میلەتە ڕازیە بەم ستەمە کە لەسەر خەڵکە لەسەر ئەم میلەتەیە حەقی خۆیانە ئەم زاڵمانە هێشتا کەمیان گران کردووە حەقە زیاتر گرانی کەم چونکە ئێمە بۆمان دەرکەوتووە کە ئەم خەڵکە ڕازین بەم دەسەڵاتە بۆ گەنی گەندەڵە ستەمکارە کە زۆڵمان لێ بکات باش بەڵێ کاک جەمال بەردەوام بە ئێمە خەڵک وتی بایکۆتەکەین بایکۆتیش نەبوو خەڵک وتی دەنگ نادەین هەر دەنگیشیاندا ئەمانە وتیان حەچێکیان کرد بە پارە و بە پوڵ و ئەو خەڵکیانە هەروەکو خۆیان ماونەتەوە بۆیە ئەو خەڵکە ئەگەر بە شتێکی کەم بێت یانی سەلامێ بە 25,000 دینار یعنی عیب نییە یەکسان یەک دەنگی هەبێت 4 ساڵ جارێک بیدا بە 25,000 دینار فەردەیار ناکە فەردەیە برنج ناکە 2 کیلۆ چاییەکە 2 کیلۆ چاییش ناکە ئیتر یعنی ئەبێ بۆ نەوتەکەی بۆ بە 25,000 دەنگەکەی پێداوە بەڵام بەرمیلێ نەوتی پێدا بە 180,000 دەست و خۆش بێ و زۆر سپاس بۆ بەرنامە سپاس بۆ تۆیش کاک جەمالگیان دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ تێبینیەکانت ئەچمە لای باوکی ماکوان لە بازیان سلام علیکم مامۆستا عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا باوکی ماکوان سڵاوی خوای گەورە لێبێ لە سەرجەم کارمەندانی کەناڵە جوانە سپاس بۆ جەنابیشە سڵاوی خوا لێبێ لە خزمەتین پێشەکەی دەستخۆشی لەو برا بەڕێزاکەم ڕووکردنەوەی زۆر جوانیدا بە خەڵکی کوردستان بەڵێ کاکە مەحموود بەڕێز بۆچی نرخی سوزەمەنی ڕۆژ بە ڕۆژ بەرزەوێتەوە بەڵێ ئاجا بابرای خۆت عەرزکە ئەوە بەرهەمە جوانەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەوە ئێستا بەرهەمی ئەوە ئاچنەوە کە دەنگیان بایکۆت کرد کاک مەحموود بەڕێز لە هەموو عالەما بەجوور ڕێگای خەڵک دەتوانێت گۆڕانکاری بکە یەکەم ڕاپەڕی سەرتاسەری دووەم هەڵبژارنێکی پاک و بێگەر کە خەڵک بە دڵسافی بەجددی 100% بڕاوە سەر سنووقی دەنگدان تا بارودۆخی ژیانی خراپی بگۆڕێ بۆ شێوەیەکی باشتر بەڵام بەداخەڵ کۆمەڵگەیەمە ئەم جارەش بەدەستی خۆی قوڕی کرد بەسەر خۆیان خۆی تووشی نەکبەتی و نەهامەتی کرد هەر ڕۆژێ دوای هەڵبژاردن کارەبا نەما بەنزین گران بوو گاز و خاس و دار و بەر هەمووی ئەزمەی توش بوو برای بەڕێزم لە هەرێمی کوردستان هیچ شتێک ڕۆڵی نەماوە پێم خۆشە خەڵکی کوردستان و ئێوەی بەڕێز ئەو ڕاستیە بزانن نە پەرلەمان ڕۆڵی هەیە نە سەرۆکایەتی هەرێم نە سەرۆکایەتی پەرلەمانە ئەنجومەنی وەزیران ئێستا حکومەت بەدەست دوی حیزبی دەسەڵاتدارەوە کە پارتی وەکێتیە بۆیان هیچ حسابێ بۆ یاسا ناکەن ئەمە یەک هیچ حسابێ بۆ قوتی مناڵی خەڵک ناکەن خەڵک لە برسال مەمرێ ڕق بێتەوە بە گرانی و نەهامەتی دووشی ئەوان باکیان بە هیچ شتێک نییە بەڵام مشکلەکە لەوایە سەر سوڕمانەکە لەوایە بە درێژایی 30 دانە ساڵان دۆخە درێژای کێشە برای بەڕێزم بەڵام بەداخەوە میلەتی ئەمە هێندە ناوەشیارە هێندە ناوەشیارە ڕێگای تاریکی کردووەتە بەر ڕێگای ڕاستی دێ ون بووە پەنا ئەبا بۆ ساختەکاری و دەمفرۆشتن بەڕاستی ئەمە کارەستا دەکات مەحموود دواناچێ بەڕێوە هیوادارە خەڵکی کوردستان بیر کاتەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو بەم شێوازە نەچن بۆ دەنگدان یان دەنگی سوژەنیان بایکۆتەکە ئەمە بەڕاستی شتێکی زۆر ترسناکە
شتێکی زۆر خەتەرە کاریگەری لەسەر ژیانی 6 ملیۆن کوردەیە کە لێم هەرەمەیە بێناس کەوتونە میلەتێکی هەژار میلەتێکی شەوساوە میلەتی ماڵوێران خانووسوتا و ئاوارەبووی ئێران میلەتی کۆمەڵێکی شیمایی شەیدی کرد کۆمەڵێکی دەعا شەیدی کرد بەڕاستی ئەمە ژیانیە هیوادارم خەڵکی کوردستان لە ئێستا بە دوای بزە ژیانی خۆی کاتەوە دەست خۆش بێ ئاخوام سپاسە دەکەم باوکی ماکوان بۆ پەیوەندەکەت کاک عەبدولخالق لە مێرگەسەرەوە کۆتا پەیوەندی وەرەکەم السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك عبد الخالق. باش كاك محمود. شلوني كاك عبد الخالق جان سباس دكم. سباس والله دمي بسيرون كذا دم سدارة بداوا كاري خلق الحكومات يكون يعني هي ناخذ دوا كاري لبرد كيبات وازن خطبوا برد كي وهذا اشتري دوا كاري لحكومتنا كان اليوم ام حكومة شر محايلي هوجيرا وبتاعت الصلاة دار كان كشر محاشاننا پیغمبر صلی الله علیه و سلم افرمی چیه کن دادی کن و سویم برای من امی لتا ببین روزی حدا به شورش بکا شورش سرتاسری اوان الله داو بکوتازار ببريته ولا لا برايا جوان او دواكاري كاتين طلبه تلفزيون دانشتنا فشوش كان كيدي وای لەبەرەوەی میلەت بێدەنگە کە بێدەنگە لە کاتی هەڵبژاردنیش بێدەنگە ئیتر ئەو لەو دوو حاڵەتەیە بێدەنگی میلەتیەوێ وڵا سەبارەت بە بابەتی هەڵبژاردن بەڕای منەوانی باکۆیان کردو لە ماڵەوە دانیشتون ئەوان ئۆگاڵی هەموو خراپەکارێکی دەستەڵات دەبێ هەڵبگرن لە ڕۆژی دواییدا دەبێ وەڵام بدەنەوە جوانە دەستەکانت خۆش بێ کاک عەبدولخالق زۆر سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت لەش ساغ و سەلامەت بن بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی کە بیستمان لە ماوەکانی ڕابردوو لە ڕێی پەیوەندە تەلەفۆنەکانی ئێوەی بەڕێزەوە دەرکەوتووە کە خەڵکێکی زۆر بێزارە لەم دەسەڵاتە بەڵام گرنگەوەیە ئەم بێزاریە بێنینە ئەرزی واقع وەجێیکەینەوە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانە بتوانین گۆڕانکاری تیادا دروست بکەین و بتوانین لە داهاتووە هەموو ئەو هەڵیت و پەڵیتانە هەموو ئەو خراپەکارانە هەموو ئەو کەسانی کە بەڕاستی خوێنی خەڵکە مژن بە ناحەق و گیرفانی خەڵک وشکەکەن هەر بە ناحەق هەر لە ڕێگەی زوڵم و ستەمەوە بتوانین لایان دەین بیان گۆڕین بتوانین بەلایەنی کەم ینی بەڕاستی بە دەنگی تۆی هاوڵاتی ئەم دەسەڵاتە ڕاست کرێتەوە من سپاسی ئێوەکەم سپاس بۆ پەیوەندەکانتان هیوای لەرساغی و سەلامەتیتان بۆ خوازم تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم سپاس بۆ هاوکارانم السلام عليكم ورحمة الله وبركاته